ئەچینە شاری هەولێر لەوێ کۆڕێک بۆ ناساندنی کتێبی ئازابە شەعر بنووسەی شاعیر فائیزە سوڵتان سازەکرێت. نووسەرانی کوردستان بەسپاسەوە کە هەمیشە هاوکارمانن یەکێتی نووسەران سپاسیان دەکەین. لە هەولێر یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر بە هاوکاری ڕێکخراوی ژێستا کۆڕێکی شعری بۆ ژنە شاعیر فائیزە سوڵتان ڕێکخست. لە چوارچێوەی بەڕێوەچوونی کۆڕەکە فائیزە سوڵتان نوێترین بەرهەمی چاپکراوی خۆی کە ژێرناوی ئازابە و شعر بنووسا بڵاو کردەوە کە بەرهەمی نووسینی چەندین ساڵی خۆی بووە. فائیزە سوڵتان لە کۆڕەکە ئاماژەی بەوە کرد کە سەرەتا بە زمانی عەرەبی نووسی بووی، دواتر لەلایەن مەجید هەرشەمی کاری وەرگێڕانی بۆ کراوە. لەلایەن خۆیەوە سەرۆکی ڕێکخراوی ژێستا باسی لە ئامانجی ڕێخستنی کۆڕەکە کرد بۆ ژنە شاعیر فائیزە سوڵتان. زۆر سپاس بۆ ئێوە. ئێستاش نامانەوێمە زۆر شعر بخوێنینەوە. هەندیان تێدا هەڵکەوتووە. لە ساڵی 1960 لە گەڕەکی تێداوە لە هەولێر لەدایک بووە. لەو زۆروبۆریەت چاپەمەنی خۆی دەخزێنێتە نێو کتێبخانەی کوردی. ئەمە سەبارەت بە کار شعر و کتێب و کاری وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. لە ئێستادا خاوەنی 8 بەرهەمی کتێبەکە دەکرێتە دیاری لەلایەن خاتوو فایزەوە. بەڕاستی ئەو بڕیار بوو بیفرۆشی، بەڵام ڕەچاوی ئەوەی کردیە کە باری دارایی خەڵک ماشەڵای لێوی ئەوەندە چالاکی زۆرە و ئەوەندە پڕبەهرەیە، یعنی فریای چالاکیەکان ناکەین. لە نێوان بۆتەی ئەزموونی گرانبەهات بنووسە دەربارەی وشە نادیارەکان و ئەو تاوان هەمیشە بەردەوامین لە کار و چالاکیەکانمان وەکو ڕێکخراوی ژیستە بۆ هاوکاری و ڕۆشنبیری کۆمەڵایەتی. ئێمە لە پاڵ ئەو هاوکاریانی کە بە کەسی هەژار و نەدار دەکەین چالاکی هۆشیاری و ڕۆشنبیریشمان هەیە. ئەمەیان بەشی ڕۆشنبیریەکەیە. خاتوو فایزە ناوەچی دیارە. فایزە سوڵتان ژنێکی بوێری شاعیرێکی دەنگەکی دیاری شاری هەولێرە. ئەمڕۆ کتێبێکی هەیە، کتێبەکەی خۆی بە عەرەبی دەنووسێتن، بەڵام بەڕێز مەجید هەرشەمی وەری جێڕایتە سەر زمانی کوردی. لێک لە کار و چالاکیەکانمان ئەوەیە حەزمان لێ بۆ ئەو کتێبەش بە خوێنەری کورد بناسێنین. لێرە ئەو چالاکیەمان کردیە وەکو ڕێکخراوی ژیستە بۆ ناساندنی کتێبەکە. ئەو باڵێن نەخۆشی و